مسلمانانی خۆشەویست، ئێمە لە ڕۆژگارێکدا دەژین کە کێشە و گرفت و ناڕەحەتی و سەختی زۆر تووشی خەڵکی بۆتەوە. مرۆڤەکان لە ڕووی دەرونیەوە زۆر تێکچوون، ئەوەندە شتی ناخۆش و مەشاکل ڕوبەڕوومان دەبێتەوە، هەمووی وای لە ئێمە کردووە کە ئارامیەکی دەرونیمان نییە. بۆیە بڕیارەکانیشمان لە جێگەی خۆی نییە زۆر جار، و کۆمەڵێک کار دەکەین کە لە نەتیجەیە تێیدا پەشیمان دەبینەوە، بەڵام هەندێک جاریش پەشیمانی هیچ سوودێکی بۆمان نابێت. بۆیە ئینسان کاتێک کە بیر لە ژیانی خۆی و ئەم زروفە دەکاتەوە، حەقوایە مراجعەیەکی خۆی بکاتەوە زیاتر، سەرنج بدا کە کۆمەڵێک کێشە و گرفت هەیە ڕوبەڕووی من و تۆی مسلمان بۆتەوە، لەوانەیە شەیطان گەورەی کردبێت و ڕازاندە بێتەوە، تووشی کردبین. بەداخەوە ئینسان جاری وایە هەر بەیانی لە خەو هەڵساوە، ئەم شەوە ئەوەندە گوێی لە سەیری تەلەڤیزیۆنی کردو و ئەخبار و قسە و باسی سەیر و سەمەرەی بینیوە لە بەیانی کە هەڵدەستێ زۆر پڕە لە کۆمەڵگا، لە خۆی، لە خێزانی، لەو دائیرەیە کە ئیشی تێدا دەکات، لە هەموو دەوروبەرەکەی خۆی. بۆیە زۆر پێویستیمان بەوەیە لەم ڕۆژگارەدا جارێکی تر ئەخلاق و ڕەوشتە جوانەکانی ئیسلام جارێکی تر لە ناخی خۆماندا ڕەنگ بداتەوە و زیاتر پابند بین پێیانەوە. یەکێک لەم دوو ئەخلاق و ڕەوشتە جوانە کە لە قورئانی پیرۆز و لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر باسی کراوە و باسی فەضل و گەورەیەکەی کراوە، یەکێک لە صفەتەکان صفەتی الحلمە، و صفەتی دووەمیشیان صفەت الأنات، الحلم والأنات. دەبێت لەم وتارەدا هەندێک لەم ئاەت و فەرمودانە لەو بارەیەوە باس بکەم و گرنگی و کاریگەری ئەم دوو صفەتە لە ژیانمانە قسەی لەسەر بکەم. خۆشەویستان، حلم لە زبانی عەرەبیدا تعریفەکەی بەوە کراوە هو ضبط النفس والطبع عن هيجان الغضب. ئینسان دان بەخۆیە بگرێت و زاڵ بێ بەسەر تووڕەییەکانی خۆیدا. صفەتێکی زۆر گرنگە لە ژیانمانە. زاڵبوون بەسەر خۆت، کۆنتڕۆڵی خۆت لەدەست نەدەیت، تووڕەییەکانت ببەستیتەوە بە شەرع، زاڵبی بەسەر نەفسددا، نەهێڵیت تووڕەبوون وا لێ بکا بڕیارێک بدەیت کە لی پەشیمان بیت. وتعریفی تریان کردووە الإمهال بتأخير العقاب المستحق. بریتیە لەوەی حلم بریتیە لەم صفەتەی کە ئینسان بتوانێت ئەو کەسەی کە شایستەیە سزای بدا بتوانێت دان بەخۆیە بگرێت و سزاکەی دوا بخات، یاخود لێ خۆش بێت. ئەمە پێی دەوترێ حلم. خوای تەعالاش لە وەصفی ئەم جۆرە ئیماندارە باشانەدا کە ئەم صفەتەیان هەیە دەفەرموێت وئیذا ما غەضیبوا هم یەغفرون. ئیماندارە باشەکانی ئەهلی بەهەشت ئەوانن کاتێک کە تووڕە دەکرێن، کە تووڕە دەبن، یەکسەر لێ خۆشبوونیان هەیە، دان بەخۆیان نادەگرن، زاڵ دەبێ بەسەر تووڕەیەکانی خۆیدا. وأناتيش لعربي دا هو عدم العجلة، ولا تأخذ الإنسان الأمور بظاهرها فيستعجل ويحكم على الشيء قبل أن يتأنى فيه. أي تأني يعني تياخذ أنات واتا بلنا كردن لولام لبرياردان لتولى النوا بلنا كيت دائم لسر خوبة بريارة كانت باب بليت يدانبت الحلم والأنات. واتا حلم ئەگەر کورتیان کەینەوە هەردووچیان زاڵ، حلم واتا دان بەخۆداگرتن و سنووردارکردنی تووڕەیەکانی خۆت، و ئەناتیش واتا بڕیاری بەپەلە نەدەیت لە ژیانتدا. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە یەکێک لە هاوڵانی فەرمووی ئین فیکە خەصلەتەینی يحبهم الله ورسوله، يحبهم الله. فرمووی دوو خەصلەت و صفەتت تێدایە ئەی ئیماندار کە خوای تەعالا خۆشی دەونم دوو صفەتە زۆر، ئەوانیش الحلم والأنات. یەکەمیان حلم واتا زاڵبوون بەسەر تووڕەییەکانتدا، و ئەنات واتا پەلە نەکردن لە بڕیاردا.
ئەگەر سەیری قورئانی پیرۆزکەین خوای تەعالە وەصفی خۆی بە حەلیم کردووە. یەکێک لە ناوەکانی خوا حەلیمە. حەلیم واتە خوای تەعالە ئەوەندە لێبوردەیە کە تاوان لە بەندەکانی ئەبینێت، خراپەیان لێ دەبینێت، کوفریان لێ دەبینێت، لەگەڵ ئەوەشە پەلەی نییە لە سزادانیان، بەڵکو هەر هانیان دەدا بۆ تۆبەکردن، بۆ لێخۆشبوون. بەڵێ صفەتی خوایە جەلە جەلالوه، یەکێک لە ناوەکانی خوایە. وەخوای تەعالە لە قورئانی پیرۆزە لەگەڵ ناوەکانی ترە کە وەصفی خۆی کردووە و مەدحی خۆی کردووە بە ناوە جوانەکان، لەگەڵ یانە وشەی حەلیمیشی باس کردووە کە باسی شەکووری خۆی کردووە کە خوای تەعالە شایستەی هەموو شکرێکە، دەفەرمێ شەکوورە بەڵام حەلیمیشە. حەلیم بۆی بیرمان خاتەوە شەکوور خوا چەند شایستەی شکرە، ئەوەندەش صفەتێکی تری جوانی هەیە ئەویش کە حەلیمە. صفەتێکی تری خوای تەعالە بەخشندەیی و لێخۆشبوونە، بەڵام چەند گەورەیە لێخۆشبوون لەگەڵ یا باسی حەلیمیشی کردووە. والله غەفوور حەلیم، خوا لێخۆش بووە بەڵام حەلیمیشە. بەڵێ وەصفی پیاوچاکان و پێغەمبەرانی بەوە کردووە، ئینە ئیبراهیمە لە ئەواه حەلیم. ئیبراهیم بەڕاستی کەسێکی زۆر گەڕاوە بوو بۆ لای خوا و کەسێکی زۆر حەلیم بوو، واتە تووڕەیەکانی خۆی سنووردار کردبوو، بە تووڕەیەکانی خۆی کاری نەدەکرد، هەرچەندە بەرامبەرەکەی شایستەش بایە، بەڵام سنوورێکی بۆ تووڕەبوونەکانی خۆی دانابوو، زاڵ بوو بەسەریدا. إن فيك خصلتين يحبهم الله ورسوله كأب صحابين أشج كري قيس بو، أشج بن قيس عبد القيس ببورن، وبيغمبر صلى الله عليه وسلم لوصفي دان بخودا قرتنا دفرمي من كظم غيظا وهو قادر على أن ينفذه دعاه الله على رؤوس الخلائق يوم القيامة. هركسيك بتوانيت توڕەیەکی خۆی بگرێتەوە، تواناشی هەبێت جێبەجێ بکە، خوای تەعالە لە ڕۆژی قیامەتە ڕێزی لێدەنێ بەوەی لە ڕۆژی مەحشەرە لەناو ئەم هەموو خەڵکەیە بانگی دەکات و پێی دەفەرمێت بڕۆ بۆ بەهەشت و کام حۆریە خۆت هەڵی دەبژێری شایستەی خۆتە بۆ تۆ بێت. ئەوەندە گەورەیە، صفەتێکی زۆر گەورەیە، ئینسان تووڕەیەکانی خۆی بگرێتەوە، لە تواناشی دابێت. وخوای تەعالە لە صفات الرحمن، صفاتی عیباد الرحمانە لە قورئانی پیرۆزە کۆمەڵێک صفەتی داناوە، دەفەرمێ هەر کەسێک ئەم صفەتەی هەبێت ئەوە بە عیباد الرحمن ناوزەند دەکرێت. یەکەم صفاتیان ئەوەیە کاتێک لە بەرامبەرەکەیانەوە قسەیەکیان پێدەوترێت کە شایستەی ئەوە نین، شایستەی ئەوەیە تووڕە بن لەسەری، تۆڵە بکەنەوە، بەڵام ئەوان دەڵێن قالوا سەلامە، وەڵامی خراپەکار و نەزان نادەنەوە. خوای تەعالە لە قورئانی پیرۆزە دەربارەی تەئەنی پەلە نەکردن پێمان دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين. أي إيمان داران هەموو خەبەرێک کە بۆتان دێت پێتان دەگات و گوێبیستی دەبن، پەلە مەکەن لە بڕیاردان لەسەری، پەلە مەکە ئەی موسڵمان، هەرچەندە شتەکە سیر بێت نامۆش بێت پەلە مەکە. دەفەرمێت تەبەیون بکەن، تەئکیدکەوە لە باسەکە بزانە وایە وانیە بە هەڵە نەقڵ نەبووە، نەوەک تۆ لە پەلەکردنە بڕیارێک بدەیت و قسەیەک بکەیت دوایی قسەکەت پەشیمانیش بیتەوە لەسەری، پەشیمانی دادن نادا. تۆ کە بەرامبەرەکەت ئاجز کرد، دڵی برای مسلمانت شکاند، قسەیەکی ناخۆش و زبرت پێی و دەزانن وا بە ئاسانی بیر ناچێتەوە. بۆیە هەوڵدە ئەی ئیماندار دان بە خۆتا بگرە، لەسەر هەموو شتێک کە دەیبینیت و دەیبیستیت خێرا بڕیار مەدە و قسەی لەسەر مەکە، بوەستە تەئکیدی لێ بکەوە، ئەنجا دوای ئەوە بڕیاری شەرعی لەبارەوە بدە. مسلمانانی عزیز، دیارە هەر یەکێک لە ئێمە پێخۆش ئەم سیفاتانەی هەبێت، بەڵام زۆر جار شەکوای حاڵی خۆی بەوە دەکات کە چی بکات ناتوانێت دان بە تووڕەیەکانی خۆیان بگرێت، ناتوانێت وا بکات کە پەلە نەکات، بەڵام بە تەئکید هەموو شتێک، هەموو سیفەتێکی باش ئینسان دەتوانێت گۆڕانکاری لە ژیانی خۆیان بێنێت و سیفاتە بەدەست بێنێت. زانانی ئیسلام کۆمەڵێک
ڕێگە چارەیان داناوە بۆ ئەوەی تۆی ئیماندار منی ئیماندار ئەگەر تووڕەیشم وا بکەم تووڕەیەکانی خۆم سنووردار بکەم ئەگەر بە پەلەم لە ئیش و کارەکانمە وا بکەم لێرە بە دواوانە بم کۆمەڵێک نەساحیح و ئامۆژگاری ئێمەیان کردووە لە خزمەت ئێوەدا باسییان دەکەم یەکەم شت ئەی ئیماندار ئەی ئەو کەسەی کە تووڕەیت خێرا وەڵام دەدەیتەوە یەکەم شت احتسب الأجر على التحلي بهما دائم جارێ چاوەڕێی پاداشتکە بیر لەوە بکەوە یەکەم شت لەبەر خوا خۆت لەسەر ئەوە ڕابهێنە کە تووڕە نەبیت کە تووڕەش بووی دان بە خۆتا بگریت لەبەر خوا پەلە مەکە لە بڕیاردانە ئەوە گەورەترین هاندەر و هۆکارە بۆ من و تۆی مسلمان ئەوەی دەیکەی لەبەر خوا بێ کە لەبەر خوا بوو ئەو کاتە چاوەڕێی ئەوە ناکەی آخر بڵێ بەرامبەرەکە بەخوا شایستە نییە من لێ خۆش بم کاکە تۆ بۆ خوا دەیکەیت بۆ خوا بزانە ئەجرەکەی چەند گەورەیە خوا خۆشی دەوێ مصیفەتە بۆ نەبیتە خۆشەویستی خوا یەکەم شت احتسب الأجر عند التحلي بهما دوم هەر شتێک کە دەتەوێت بیکەیت یعنی لەم صیفەتە جوانانە هەر کاتێک ویستت ئەنجامی بدەیت دڵنیا بە پێویستی بە ئیرادەیە هیچ شتێک بەبێ ئیرادە نابێت ئیرادەت هەبێت بۆ چاکسازی لە نەفسی خۆتە دەتوانیت ئیرادەت نەبێت گومانی تدانی ناتوانی بەسیترینشت ئینسان ناتوانێت بیکات کە ئیرادەی گۆڕینی لە ناخی خۆیدا نەبێت بۆی ئایا تۆ بڕیارت داوە بەرامبەرەکەت بگۆڕیان خۆت بگۆڕیت بەداخەوە ئێمە شەیطان ئەوەندەی کە هانمان دەدا بۆ ئەوەی بەرامبەرەکەمان بگۆڕین کاتێک کە قسەیەکی نەشیاوی کردو و کارێکی خراپی کردو ئەوەندە بیر لەوە ناکەینەوە خۆمان بگۆڕین بۆەوەی کە دان بە خۆمان نابگرین و تووڕە نەبین و سەبرمان هەبێت ادعو الله أن يعينك على هاتين الخصلتين يكيشي تل الرجل تارا كان دائم دعاء كخوي تعالى أنت صفة جوانا بيبو بخشيد خوان وام لبكي كسيشي لسر خوبم وام لبكي كسيبم كتريا كانم للشرعي تودر نسيد يا ربي دعاءك سيم يتفكر دائما في عاقبة الغضب والعجلة دائما بيركوا عاقبته سرنجامي عجلوا تربون خلشي بسيقى عنده ئەمەش تەئسیری هەیە بۆ تۆ ئیماندار خەڵکی کە لە خۆتا ڕووی نەداوە سەیری خەڵکی ترکە بەهۆی تووڕەییەوە چەندین هەزارەها کەس لەوانەیە بەهۆی تووڕەییەوە کوژرابێت خوێنی ڕژابێت کە شایستەی خوێن ڕژان نییە فیتنە و ئاشوب و ناڕەحەتی زۆر لە ڕێگەی ئەم دوانەوە خەڵک تووشی بووە لە ڕێگەی تووڕەییەکەوە کە دانی بە خۆیان نەگرتووە لە ڕێگەی پەلەکردنەوە لە بڕیاردان تفكر في سنوات عمرك التي مضى ماذا جنى لك غضبك وعجلتك بير لجاني خودك وإيمان دار أمتن صالي بريد كرت أواني كتمنيان هي سكو إنسان بداخل وتاب بصالي شهادة تحملي كم ترد بيتوا تربوني زيادة ترد بيت بلام حقوايا إيما يخلشي بتمن بير بكينا وأمتن صالي رامان برد كتوريمان نوان أنزامي توريا كسيبو استفشيماني اللي كفلمان لشتي كردو لي پشیمانی دی بو بردوام بی لسری ای ایماندار بوسي بردوام دبي لسری خالشي تر تفكر دائما في شخصيتك امام الناس ان كنت غضبانا او مستعجلا بلا شخصيتي خودك بزان نموني چون بوديت وكاتي كسي توري تنا خوشا كسكارك نصيحتي من على كانت كابلي اي فلانه كس تخواها والله باوك نسيتوا باوك نسيتوا باوكي كمو تمني دانا بس لبر اوي صفتي شي توريت يا خلق ليره بدو ابيض باوك مچو ناخوشا بلي وكو اوما بتخوا زور بلا دكات او جاني همان ماني تيك داوا بير لو بكوا نمونات بجواني ناهندرتوا ازار ددريبم قسانا وتفكر دائما انك كم ندمت على أمر غضبت عليه وأنت على غير حق وتفكر دائما كم ندمت على أمر استعجلت فيه على شيء علمته على غير حقيقته بيرك وبزانة تنجار تربون لجي خويدا نبوة خلشي شد آزار داوا بيرك وتنجار بلد كردوا لشتيكا دعائي كبودر كوتو والله توبة هلا تيجيشتيت چەند ناشیرنە ئەوانە کە لە خەڵکی بینین بەداخەوە ئێمە ئەوانەی خۆمان نابینین بەڵام هەر یەکێک لە ئێمە
ئەم دوو سیفەتەی لە خەڵکا بینیوە بینیوێتی کەسێک کە تووڕە بووە و لە تووڕەیەکەیە زوڵمی کردو ئای دەڵێت چەند کەسێکی ناشیرینە کاتێک کە بینیوێتی مرۆڤێک بڕیارێکی هەڵەی داوە دەڵێ ئاخ ئەو بۆ وای کرد چەند ناشیرین بڕیاریدا دەبیرکەوە تۆ شەر لەوانەیت چەند ناشیرینە دوایی بۆ دەربکەوێت کە تۆ لە هەڵەدا بوویت لە نێو مەجلیسێکیشە بە تایبەتیش لە ناو خێزان و مناڵەکانی خۆتە خاڵێکی تر لا تستمع إلى وساوس الشيطان ومزينات النفس الأمارة بالسوء قد جوێ لە وەسوەسەکانی شەیطان مەگرە کاتێک هانت دەدا بۆی تۆڵە بکەیتەوە لە کاتی خۆیە پێت دەڵێ دەبێت لە کاتی خۆیان تۆڵە بکەیتەوە شت نابێت لەسەری باس دێت دیارە تۆ حقت ناحەقیت بۆیە جوابت پێ نییە شەیطان دایم وات پێڵێ نەفسی خۆ دوات پێڵێت دیارە بەخوا قسەکانی ڕاستە بۆیە هیچ جوابی نەبوو بەداخەوە ئەمە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەر زۆر خەڵک بەوە پەس دەکرێت قسەی بەرامبەر کەسێک دەوترێت و هەرچی خەڵکی هەیە لە کۆمنتەکانیە دیارە ڕاستە بۆ جوابی نییە بۆ جوابی نییە بۆ وەڵام ناداتەوە تۆ نابێ وەکو ئیماندارێک گوێ لەوانە بگریت چونکە نەتیجەی ئەمە بەرەو چی دەچێت بەرەو خراپتر دەڕوا وهروها تفكر أنك بهذين الخصلتين تجعل عدوك صديقا حميما بمدو صفة هر کەسێک تێیدا بێت چێ لەگەڵ تا خراپە تۆ کاتێک کە تووڕەی کردیت سەبر بگرە لەسەری تۆڵەی خۆت مەکەوە و پەلە مەکە لە بڕیاردانە واللهی ئەو کەسە دەبێتە خۆشەویستی تۆ وا مەزانە بڵێ بەخوا بێشعورە هەستی پێ ناکە جارێک دوو جار سێ جار بەخوا چاک دەگۆڕێت خوای تعالی لە قورآنی پیرۆزە دەفەرمێ ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم دائما أو كسي خرابة لقلا دكا تاكي برامبر بكا ودڵنیابە دەگەیتە ئەنجامێک تێیدا ئەو کەسێک کە دوژمنتە دەبێتە دۆستێکی زۆر خۆشەویستت ئەمەش خاڵێکی جوان و پیرۆزە حاول أن تعود نفسك على عدم إجابة الآخرين على كل صغيرة وكبيرة زانان دەفەرمونون هەوڵ بدە خۆت ڕابهێنە لەسەرەوەی لەسەر هەموو شتێک وەڵامت نەبێت گەورە و بچووک مەثەلەن تۆ لە ماڵەوە وەکو پیاوێک مەچۆ لەسەر هەموو قسەیەکی خێزان تا وەڵامت هەبێت با لەسەر حەقیش بیت با ئەو ناحەقیش بێت جواب مەدەوە خۆت ڕابهێنە لەسەرەوە بتوانی تەحمل کەیت کە وەڵامت نەبێت بۆ هەموو شتێک ئارام بگرە با هەڵش بێت مەرجی نییە هەموو کاتێک نەسیحەتکردن سوودی هەبێت چکە خوای تەعالی لە قورآنی پیرۆزە دەفەرمێ فەذەکر ئین نەفەعەت الذیکرا دەفەرمێ بیریان خەوە ئەی موحەممەد کاتێک کە سوودی هەبوو بۆیە وەکو باوکێک وەکو مامۆستایەک وەکو پەروەردەکارێک کە دەتەوێت پەروەردەی خێزانت مناڵەکانت ئەو کەسانی لە بەردەستا بیکەن کاتی گونجاو هەڵبژێرەوە بۆ وەڵامدانەوە مەرجی نییە هەموو هەڵەیەک دەبێت ئەو دەقەیە وەڵامی بیتەوە سوودی نییە ئەگەر لەسەر حەقیش بیت عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای گەورەی لێبێت ڕۆژێکیان چوو بۆ مزگەوت فمر برجل دخل عمر بن عبد العزيز رحمه الله المسجد فمر برجل فعثر به فرفع رأسه فقال أمجنون أنت فقال لا فهم به الحرس فقال عمر مه إنما سألني فجاوبته عمر بن عبد العزيز ڕۆژێکیان لە شەوێکیان چوو بۆ مزگەوت نەیبینی کەسێک خەوتبوو بەسەری ئەکەوت کابرا لە خەو هەڵسا و سەرێکی بەرز کردەوە نەیزانی ئایا زانیوێتی ئەن نەیزانیوە کە عومەر کوڕی عەبدولعەزیزە و خەلیفەی موسڵمانە فەرمووی تۆ شێتی فەرمووی نەخێر ناوەڵا شێت نیم تەواو حرەسەکان کە بینیان ئەوە بەو شێوەیە مامەڵە لەگەڵ خەلیفە ئەکات خەریک بوو پەلاماری دن عومەری کوڕی عەبدولعەزیز فەرمووی لێی گەڕێن پرسیاری کردو وەڵامم داوە پرسیارێکی کردو منیش وەڵام داوەتەوە چەند خۆشە بەم جۆرە تۆ مامەڵە لەگەڵ قسەی خەڵکا بکەیت جاری وایە کابرا پێت دەڵێت مەثەلەن باشە تۆ بەشەریت هەیە بە قسەیە تێگەچێت تەواوی دەڵێت دیارە ئەگەر ڕێ بەشەریت گومانی لە بەشەریەتی من هەیە ناخۆشە قسەکە زۆر ناخۆشە بەڵام لەگەڵ ئەوەشا بڵێ نەخێر چەند جوانە بتوانی ئەوە بڵێت وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز فەرمووی چەند جوانە دوای ئەوە بەخۆی ئاسێتەوە دڵنیا بن ئینسان چەند
ڕنگدانەوەی ئەم دوو سیفەتە لە ژیانی خۆیان هەبێت ئەوەندە بەخۆشی ترەژێت، ئەوەندە دۆستی زیاتر دەبێت و دژمنەکانیشی کەم دەبێتەوە. دایم سەفیه خەڵکی نەزان کە بەرامبەرت قسەیەکی خراپیشی کرد جوابی مەدەوە. جواب نەدانەوەی نەزان باشترین شتە. بۆیە ئەبوو هورەیرە ڕزای خوای لێبێ ڕۆژێکیان کەسێک جوێنی پێدا بەردەوام بوو لەسەر جوێن پێدانی. ئەبوو هورەیرەش فرموي دعاء شيء فرموي اللهم إن كنت كذا إن كنت كذا فاغفر لي. أي پروردگار أجر من بم جورم كا أو كسب باسم دكات خوالم خوش با وإن كنت على غير ما قال فيا فاغفر له. أي خوي تعالى أجر من أواجني خوالو خوش با أجر من هلم خوالم خوش با ئەگەر ئەویش بە هەڵە لە من تێگەشت و خوا لەو خۆش بە. تەسیری زۆرە دڵنیا بە تەسیرێکی زۆری دەبێت بۆ پەروەردە لە بواری پەروەردەیە، نەک وەڵام بیتەوە. خەڵکی وا هەیە دەڵێت کە زۆر بەخۆیان دەگرێت ئافرەت لە ماڵەوە دەڵێ خوایە ئەگەر من وام ئەوەی کە مێردەکەم بە منی دەڵێ خوایە ئەوا بچێ ئەوا بڕوە، ئەگەر واش نیم خوایە نیشانی دەی، خوایە لە ناوی بەری، خوایە ئەوای لێ بکەیت. سیرکە شەیتان چۆنی لێ شێواندوین لە جیاتی ئەوەی بپارڕ بڵێ خوا لێی خۆش بە، خوا هیدایەتی دە. بەڵێ ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ فەرموو یخاطبنی السەفیه بكل قبح فأكره أن أكون له مجيبا يزيد سفاهة فأزيد حلما كعود زاده الإحراق طيبا. سەفیه خەڵکی نەزان قسەم پێ دەڵێت قسەی ناشیرن بەرامبەر من دەکات، تۆمەتی ناشیرن، بەڵام من وەڵامیان نادەمەوە، هل الرمنا والله من جرك سانة بدمو. يزيد سفاهة فأزيد حلما. كاتك من والله من هذا ما خراب تربت دهيو زياتر قسي نزاني تربكات بلا من هر دان بخو ما أقرم حلمم زياتر دبت هر وكو تشي واما ده فرمي وكو داري شي عود واما تا أقري لسر زياد بيت وزياتر بسوتين دري بوني خوشم زياتر دبت هر أم برامبر دبت ولا عاقل شيان برسي يكك لا عاقل كان فرمي بۆچی تۆ وەڵامی کەس نادەیتەوە کاتێک کە قسەت بەرامبەر دەکات؟ ئەوش لە وەڵامە کە قەیسی کوڕی ئەحنەفی کوڕی قەیس بوو فەرمووی أن من لم يصبر على كلمة سمع كلمات. فەرمووی کەسێک نەتوانێت سەبر لەسەر وشەیەکی ناخۆش بگرێت کە پێی دەوترێ دەیان وشەی ناخۆشی گوێ لێ دەبێت. بۆیە ئەگەر من عاقڵ بم نایڵم بەیانتە ناخۆشی نەکەم. ئەو کەسێک کە بەرامبەرم ئامادە بێ قسەیەکم پێ بڵێت لەگەڵی پیا بچم دە قسەی ناخۆشم پێ بڵێت، ئەو کاتە کێشەکە گەورەتریش دەبێت. بۆیە عاقڵترین ڕێگا چارە ئەوەیە کاتێک لە کەسێکەوە خراپەیەکت گوێ لێ دەبێت دەیبیستیت هەڵوێستێک ئەنێوە ڕای بگرە، زۆر باشە، با زیاتری گوێ لێ نەبێت، چکە ئەگەر خێزانە لەگەڵی ژیانت ناخۆش دەبێت، ئەگەر هاوڕێیە بە هەمان شێوە، ئەگەر ئەهلی مزگەوتە هەر بە هەمان شێوە زیاتر بین شەیتان دەکەوێتە بینتانەوە. ڕای گرە، ئەمە باشترین ڕێگەی ژیان و پێکەوە ژیانە. یا ڕەبی خوا لێت دەپاڕێمەوە بە ئیسمی عەظەمت بەناو سیفەتە بەرز و پیرۆزەکانت، ئەم دوو سیفەتە جوانە لە خۆم و لە گشت موسڵماناندا ڕێکدانەوەی هەبێت. یا ڕەبی خواوەمان لێ بکەی کە دان بە خۆداگر بین، تووڕێیەکانمان لە سنووری شەرع دەرنەچێت. یا ڕەبی خوا لەو کەسانەمان بجێڕی کە خراپەیان بەرامبەر دەکرێت و ئەوان لێ خۆشبوونیان بۆی هەیە. یا ڕەبی خوایە دوژمنانمان کەم کەیتەوە و دۆستانمان زیاد بکەیت، وامان لێ بکەی کە خەڵک هەموو خۆشی بین و ئێمەش هەموو خەڵکیمان خۆش بوێت. خوای تەعالی لێت دەپاڕێنەوە بە ئیسمی عەظەمت ناوە سیفەتە بەرزی پیرۆزەکانت، هیدایەتی هەموو لایەکمان بدەیت، ڕەحم بە پیرەکانمان بکەیت و ڕەحم بە مردوەکانمان بکەیت. یا ڕەب العالەمین خوای تەعالی هەر کەسێک نەخۆشە شیفای عاجلی بۆ بنێریت، بەتایبەت ئەوانەی داوای دوعای خێریان لێ کردوین، خوای تەعالی لێت دەپاڕێنەوە بە ئیسمی عەظەمت شیفای عاجلیان بۆ بنێریت. یا ڕەب العالەمین یا ڕەبی خوا قەرزی قەرزدارمان بۆ بدەیتەوە، هەر موسڵمانێک غەمبارە دڵی خۆشکەی دوورە دەستی هەیە بە یەکتریان شادکەتەوە. یا ڕەب العالەمین هەر کێشە و گرفتێکی هەیە خوا بۆی چارەسەرکەی و ئاشتەوایی بخەیە نێوانیانەوە. خوایە بەڵاو لە بەڵاو مصیبەت و ئاشوبەکان ئێمە بە دوور بگریت، بەرەکەت و ڕەحمەت و مهربانی خۆت بەسەر ئێمە و ئەم میلەتەدا بڕێژیت. یا ڕەب العالەمین وصلی الله وسلم على نبینا محمد.